ئێمە ئەمڕۆ وا چاوەڕێمانە کرد کە دوا دانیشتن بێت هەروەکو دانیشتنی پێشوو کە دادگای بەڕێز مۆڵەتیا بە پارێزەرانی تۆمەتبار ئەوان داوایان کردبوو بە دواخستنی دادبینەکە بۆ ئامادەکردنی لایحەی بەرگری ئەوە بوو ئەمڕۆوا چاوەڕمانکە تەنها لایحەی بەرگری ما بێت و بیخوێنەوە و دادگاش بڕیاری خۆی بە بەڵام داواکاریی تریان خستە بەدەم دادگا وەکو بیانوویەک بۆ دواخستنی دادبینیەکە ئەویش بریتی بوو لەوەی کە دادگا بێت و ئەو سیدیانەی کە ئێمە پێشکەشمان کردووە وەکو بەڵگا لە ناو قاعەی محاکەمەیە لێ بدرێتەوە دادگاش هەرچەنە بابلێن قەناعەتی بەوە نییە کە ئەوە بکات بابلێن لە ناو دادگایە ئەو سیدانە لێ بدرێتەوە چونکە دادگا لەسەری نییە کە قەناعەت بە دانیشتوانی ناو قاعەکە بکات یەکەم ڕۆژی داوامی دوای جەژن داواکاری ئێمە لە دادگاوەیە کە حکمێکی عەدالەت و باقی وەسەلام ئەو حەق بگەێنێ بە عەدالەتی خۆی خۆ زۆر داوای لە من کردووە بەڵێ ئەگەر بە دڵمان بێ بە پای قانونی ئەو جەریمەیە ڕازی هەنا بەو خوایە حەقی ئەو مناڵە چاو گەشانم بۆ بسەنێ بە پەنای خوا مچوارم ڕۆیوە خۆمە سارێک نییە سوتا بێ سارێ نیە دامی کرد بێ خانوویەک نییە کە سوتا بێ ئیسانێ ئیسان مرۆڤە سوتاوە بە ناحەق ئافرەتێ سوتاوە بە سێ مناڵەکەیەوە ئەمە بچێتە سەربانی سەتەها ئافرەت و مناڵ ئەسووتێ بە ناحەق داوا لە دادگای بەڕێزەکەم بە حکمێکی عەدالەت زۆر مەمنونم بە عەدالەتەوەی هەرواشە بێ